ئازیزانی کورسانی و سڵاتان لە بە مزریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتا پیرۆزبایی جەژنی قوربانتان لێکم لە کانی دڵەوە هیوادارم کە تەندروست باش بن و هیوادارم کە ڕۆژانێکی باشتر چاوەڕێی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەسەر و هەمویان و ڕۆژانێکی باشتر لە ڕێموچەخۆرانی هەرێمی کوردستان بێ بە گرنگترین ناونیشانەکان دەستەکەین بە هەواڵا بوریەکانی ئەمڕۆمە. دەستەی ئاماری سعودیە ژمارەی ئەو حاجیانەی بڵاو کردووەتەوە کە ئەم ساڵ بۆ بەجێهێنانی ڕێوڕەسمی حەج ڕوویان لە وڵاتە کردووە. بە پێی داتاکان ژمارەی حاجیان بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە. لە ڕۆژانی جەشن گەشتیارێکی زۆر ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان کردو و گەشت و گوزاری هەڵەبجەش ئەڵێت بەشێکی زۆریان لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتوو. نرخی ئەمپێری کارەبای مۆلیدە لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیەندرا. 1 ئەمپێر کارەبای 24 سەعاتی بۆ 165,000 لیرە بەرز بووەتەوە، ئەوەش هاوڵاتیانی نیگەران کردووە. بەهۆی پشوەکانی جەژن ژمارەیەکی زۆر لە گەشتیاران ڕوویان لە تورکیا کردووە. فڕۆکەخانە و ئۆتێل و خواردنگەکانی ئەو وڵاتە جمەیان دێت. دووبارە سڵاوتان لەبێ. وەرزی حەج بە یەکێک لە گرنگترین وەرزە ئاینی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی جیهانی عەرەبیدا ئەنرێت. ملیۆنان موسڵمان لە سەرانسەری جیهانەوە ڕوو لە سعودیە ئەکەن بۆ ئەنجامدانی ڕێوڕەسمی حەج. ئەمەش وای کردووە ئەم وەرزە ببێتە سەرچاوەیەکی گرنگی داهاتی ئابووری بۆ سعودیە. بە پێی داتاکانی دەستەی ئاماری سعودیە ئەم ساڵ زیاتر لە 1,600,000 حاجی بۆ بەجێهێنانی ڕێوڕەسمی حەج ڕوویان لە سعودیە کردووە. لەو ژمارەیەش 877,000یان پیا و 795,000یان ژن بوون کە زۆربەیان لە ڕێگەی هێڵە ئاسمانیەکانەوە چوون بۆ ئەو وڵاتە. لە عێراق ئەم ساڵ 17,000 حاجی بەشدارن لە بەجێهێنانی ڕێوڕەسمی حەج و لەو ژمارەیەش 5,000یان هاوڵاتیانی هەرێمی کوردستانن. ئێستا دەربارەی حەجی ئەم ساڵ و ژمارەی حاجیان ئەوانە کە ڕوویان لە سعودیە کردووە بۆ بەجێهێنانی حەج لێرە بەداتا و ژمارە هەندێک ژمارە ئاخەینە ڕوو. وەکو باسمان کردوتمان ئەم ساڵ ژمارەی حاجیان کەمی کردووە، بەڵام باسی قوربانیکردنی شەکەین لە سعودیە کە بزانین بە شێوەیەکە و ژمارەکەی چەندە. بە پێی داتاکان کە لەلایەن دەستەی ئاماری سعودیەوە ڕاگەیەندراوە ئەم ساڵی 2024 1.8 ملیۆن کەس ڕوویان لە وڵاتە کردووە، بەڵام ئەم ساڵ 1,670,000 کەس چوون بۆ بەجێهێنانی حەج کە ئەمە وەک ئەتوانین ببینین ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەکەی دابەزینی بەخۆیەوە بینیوە. ڕێگاکان ئەو ڕێگانە کە حاجیان بۆ حەجکردن ڕوو لە سعودیاکەن بە 3 ڕێگەی جیاوازە چن، بە ڕێگەی ئاسمانی و ڕێگەی وشکانی و ڕێگەی دەریاییش. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە 2 ڕێگەی ئاسمانی و وشکانیەوە ئاچن. بێگومان ڕێگە وشکانیەکە لە ڕێگەی پاسەوە بۆ هاوڵاتیان هەرزانترەکەوانەکە دەرەقەتی کڕینی تکتی فڕۆکە و سەفەرکردن بە فڕۆکە نایەن، بێگومان لە ڕێگە وشکانیەکەەوە ئاچن کە لە ڕێگەی ئاسمانیەوە 1,400,000 کەس ڕوویان لە سعودیە کردووە، لە ڕێگەی وشکانیەوە 66,400 کەس و لە ڕێگەی دەریاییشەوە کە کەمترین ژمارەیە 5,000 کەس ڕوویان لە سعودیە کردو بۆ بەجێهێنانی حەج لەم ساڵە. بە ئاماژەیەک بە داهاتی سعودیەش بکەین کە لە ڕێگەی چوونی حاجیان بۆ ئەو وڵاتە دەستی ئەکەوێت. داهاتی حەج بۆ سعودیە ساڵانە 12 ملیار دۆلارە. ئەمە بە تێکڕاییە بێگومان بەرزبوونەوە یا دابەزینی ژمارەی حاجیان و ئەو پارەیە کە حاجیان لەوێ خەرجیەکەن حتمەن گۆڕانکاری بەسەر ئەم داهاتی سعودیە ئەهێنێ. داهاتی گەشتیاری ئاینی واتە حەج و عومرە هەردووکی بەگشتی ساڵانە 14 بۆ 20 ملیار دۆلارە و ئەم ژمارەیە کە سعودیە لە ڕێگەی گەشتیاری ئاینیەوە لە ڕێگەی ئەوانە کە ئەچن بۆ حەج و ئەچن بۆ عومرە دەستی ئەکەوێت لە سەدا 10 داهاتی نانەوتی ئەو وڵاتە بۆ خۆی تەرخانەکات و لە کۆی بەرهەمی ناوخۆی ئەو وڵاتەش 1.3 لە سەدا 1.3 لە ڕێگەی چوونی حاجیانە بۆ حەج داهاتێکی
باش بۆ ئەو وڵاتە بەدوای خۆیان هێنێت. ئەو حاجیانە کە ڕوو لە سعودیاکەن بۆ بەجێهێنانی حەج لە 3000 دلارەوە بۆ 10,000 دلار خەرجیانە بێت. دیارە کەمترین ئاستێک کە حاجیەک لەوێ خەرجی بکات 3000 دلارەوە، زۆرترینیش بە تێکڕایی بێگومان لەمە کەمتر و زۆرتریش هەیە 10,000 دلارە. وەرزی حەج لە سعودیا 120,000 هەلیکار ڕەخسێنێت، دواتە 120,000 کەس لە وەرزی حەجا لە ئۆتێلەکان و مۆتێلەکان و لە کەرتی گواستنەوە و لە خزمەت گوزاریەکان بۆ حاجیەکان کاریان دەستەکەوێت. ڕەنگە ئەم کارانە ئەم 120,000 هەلیکارە کە ئەڕەخسێت لە سعودیە لە وەرزی حەجا کاتی بێت، بەڵام سوودێکی زۆر بە هاوڵاتیان نەگەێنێت و ئیستفادەیەکی زۆری لەکەن هاوڵاتیانی ئەو وڵاتە. ئامانجی سعودیەش ئەوەیە کە تا ساڵی 2030 ژمارە حاجیان بگەێنێت بە 6 ملیۆن کەس و ژمارە ئەمریکارانیش بۆ 30 ملیۆن کەس بەرز بکاتەوە. سعودیا تەرکیزێکی زۆری خستووەتە سەر فرەچەشنکردنی داهاتەکەی، تەنها پشتی بە نەوت نەبەستووە، بێگومان گەشتیاری ئاینیش یەکێکە لەو کەرتانە کە سعودیە بۆ بەرزکردنەوەی داهاتەکەی پشتی پێ ئەبەستێ. ئەوەی کە چاوی لەسەر ئەوەیە تا 2030 ژمارە حاجیان بۆ 6 ملیۆن کەس بەرز بکاتەوە، یەکێکە لە ئاماژە گرنگەکان بۆ ئەو مەبەستەی سعودیە بۆ فرەچەشنکردنی داهاتی ئابوووریەکەی. بازانیاری زیاتر هەر دەربارەی حەج و قوربانیکردن لە سعودیە وەربگرین. لە ڕێوڕسمی حەجا لە سعودیە 3 ملیۆن ئاژەڵ ئەکرێنە قوربانی کە ئەم ئاژەڵانە ئەم 3 ملیۆن ئاژەڵە 1 ملیۆنیان لە دەرەوەی ئەو وڵاتەوە هاوردە ئەکرێت لە وڵاتانی وەکو سۆماڵی و جیبۆتی ئەو وڵاتانە کە نرخی ئاژەڵ هەرزانترەوە 2 ملیۆنیشیان لە ناوخۆی ئەو وڵاتە دابین ئەکرێت. جا هەر دەربارەی جەژن و ڕۆژانی پشووی جەژن بێگومان لە هەرێمی کوردستانیش ڕۆژانی پشووی جەژنە هاوڵاتێکی زۆر ڕویان لە هەرێمی کوردستان کردووە، بێگومانە مابێتە هۆی جوڵانی بازاڕەکان و داهاتێک بۆ هاوڵاتیان بە دوای خۆیان هێنە دەما خاڵێکی گرنگە لە ڕۆژانی پشووە. ئێمەش بۆ ئەم مەبەستە پەیامنێرەکانمان وەرگرتووە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و ئامانەوێت سەرەتا لەگەڵ هاوار عەلی قسە بکەین. پەیامنێرمان لە دهۆک. هاوار سڵاوت لێ بێم، کاتت باشماندوو نەبی، باسێکمان بۆ کە بزانێکین ژمارەی سەردانیکەران و گەشتیاران لە دهۆک چۆنە و ئایا بۆتە هۆی جوڵان لە ناوچە گەشتیارەکان و هەروە بازاڕەکان؟ بەڵێ زریان جژناتە پیرۆز بیتن لە پارێزگا دووکێ کو پارێزگەهێکە گەشتیاری دەهێتە ناسکردن تایبەتیژی دەمێ جژنا و بەهێنڤەدانا و سەر ساڵاندا گەشتیارێکی زۆر ژناڤەڕاست و خاروە عێراقی قەستا پارێزگا دووکێت کەت جبەر کو لە پارێزگا دووکێ پتریا جهێنوێن گەشتیاری دفێنێکم تایبەتیژی دووەرزێ هاوینێدا جبەر هەندێژی ژمارەیەکە زۆر یا گەشتیاران قەستا پارێزگا دووکێت کەن حتا نوکە بداتا شلایانن فەرمی نەهات یا زانین کومە پەیوەندی پڕێڤەبەریا گەشت و گوزار و هەروسا کومەڵا ئوتێل و مۆتێلان ژی کرد گوتی هێشتا چ داتایان فەرمینینن لێ نێزیکی 50,000 کەسان قەستا پارێزگەها دووکێ کریە. من دەبەری ئەس بێم پەیوەندی کومەڵا ئوتێل و مۆتێلان کرد ئەوان دا دیارکردن دڵخۆشن چونکو ئوتێل و مۆتێلên wan hemî digirtîne anku hemî dikarin her sale cihên geştiyarî eger çavkî kamîrêj dabînin em li deriyê geliyê parêzgeha Duhokê ku ev cihekê geştiyarî ye rojane çendîn geştiyar qestavêrê dikin me divêt êk ji xudanên van ciha werbigirîn bizanîn ka geştiyar ji kî ve tên gak hewar eger tu kerem ki evêrê başî cejnata pîroz geştiyar hene li parêzgeha Duhokê. بله اكيد هذا دروج قالت بوشن ديو افريكا باش ev geştiyarê tên barabtir yet kî ve ne? خدي بتر عراقنا بغداد بصرنا مثلا كتاكو كيمد معنا بس بديت عراقنا او شيء اجبار وضع مالي معاشه وشي صاقه هبنا السليماني واربيليش قالتين بس افصلات كيمن باش ev geştiyarên tên çend dilxoşin li parêzgeha Duhokê çawa xizmetewat خدي قالك دلخوشن وجوي خوشه مثلا قال يدوك شويه زوا جه نزقي باجرينا سعر ارزان هميت الحمد لله قالك باشه ev geştiyarên qestewat ke taybetî do dirmawa binavu denge çend jet razîne çawa çi dibêjin خدي ما شاء الله قالك ازدحام جا خاص شبه يعني ماما الحمد لله سعر مد مناسبا
خەڵێک ژگارێک خستەماتێت باش هەوە چه تشتێندی بۆ گەشتیاران هەنەوە چ ئۆفەر هەنا ما هەمی شتێ مەسەلە بەس درمە بەس ئەوتر حەج درمێتیان و دەفمە مەسەلەن گەلێک جیاگە بدە ڕۆژە جەژن شتێ خوب چەکی گیرۆندیان دەفمان نیە شتە هەبێکی بەری جەژنەکە چەند دەست نوکەش دەرۆسا زریان ئەم وەکو من بەری نوکەژیدا دیارکردن ئەم لە دەرێ گەلیە دۆکەینەک و ئەگەر قەستا پارێزگا دۆکێ بکەی پێوی بکەتن بێ تۆ قەستا گەلیە دۆکێ بکەیژی تایبەتیژی دو درما گەلی ئەگەر تو تام نەکەیە تو شیاوێ نزانی ji ber hindê jî li parêzgeha Duhokê rêjeyeka baş ya geştiyaran di evsala da qesta parêzgeha Duhokê kiriye weku min berî nûke jî de diyarkirin ku mala otêl û motêlan da diyarkirin ku otêlên wan hemî pirin ji geştiyaran bi taybetî jî bi şevê dimîne di nava senterê parêzgeha Duhokê da bi roj qesta deverên fênikê dikin ew cihên af lê bi taybetî jî li Sîlavê li rex û dûrên Amêdiyê li wan cihan pitir geştiyar dihêne dîtin. زۆر سپاس هاوار ئەلی پەیامنێرمان لە دهۆک جەژن لە تۆ لە میوانەکەت و هاوکارانمان لێ پیرۆز ئەەکەین دەستخۆش. ئێستاش ئەچینە سلێمانی لە سلێمانیەوە پەیامنێرمان ڕێباز هیوا لەگەڵمان ئامادەیە بە باسێکی سلێمانی و ژمارەی سەردانیکەران و گەشتیاران بکەین لە سلێمانی بزانین ڕێباز هاوکارمان ڕێباز هیوا لەم بارەیەوە چی لایە. زۆر سپاس بۆ تۆ هاوار. ڕێباز سڵاوت لێبێ لەگەڵم ئامادەی لای تۆ چ باسە و باسێکی گەشتیارانمان بۆ بکە لە شاری سلێمانی پێمان بڵێستا تۆ لەکوێ و ئایا ئەوەی کە تۆ بە چاوی خۆ دەیبینی ژمارەی گەشتیارانت پێ باشە لەم جەژنەیە یان نا؟ بەڵێ سڵاوتان لێ بێت دیارە ژمارەی گەشتیاران ناتوانم با بڵێن ینی بە ڕێژێکی دروست پێ بڵم چونکە گەشتگوزاری سلێمانی لە ڕۆژانی کۆتایی جژنەیان لە دوای جژن ئامارەکان بڵاوەکەنەوە بەڵام ئامادەکاری تەواو کراوە لە بازگەکان کە تیمی تایبەتدانراوە بۆ ڕێنوێنیکردن و ڕێبەریکردنی ئەو گەشتیارانەی کە دێنە سلێمانی پروشەری تایبەت ئامادە کراوە لە ڕێگەی و پروشەرانەوە و لە هەمان کادا کۆڵسەنتەری چانەیە کە دەتوانن باڵێن لە ناو پروشەرانە ژمارەی پەیوەندی لەسرە گەشتیاران ئەتوانن ئەگەر شوێنێکیان بێ یان ڕێنماییان بێت بۆ شوێنێک لە ڕێگەی ئەو سنتەری پەیوەندیەوە ئەو شوێنیان دەست بکەوێت کە گەشتگوزاری سلێمانی لە بۆنەکان ئێستا خۆت بە دیاریکراوی لە چ شوێنێکی شاری سلێمانی ئەمەوێ ببینم ینی بزانم کە ئەوەی کە تۆ ئەیبینی ئەو شوێنە کە ئێستا تۆ لی ئامادەی جموجوڵی تێکەوتووە بە بەراورد بە ڕۆژەکانی تریان نات و خۆت هەستەکەی کە گەشتیان ڕووی تێکرد بەیان نا. من ئێستا لە سەرچنارم ئەو سەرچنارە و یانە و هاوین هەوارەی کە بۆ هاوڵاتیانی سلێمانی شوێنێکی دڵگیرەوە ئەو گەشتیارانشی کە دێنە سلێمانی هەوڵ دەدەن لە بەشێک لە کاتی سەردانەکان بۆ سلێمانی سەردانێکی سەرچنارکەن بێگومان ئەمڕۆ بە بەراورد بە ڕۆژانی ئاسایی ئەتوانین بڵێن جموجوڵی زیاتری تایە و ئەمڕۆ ژمارەیەکی گەشتیارێک ڕویان لێرە کردووەوە لێرە بەبوونەی جژنی قوربانەوە فێستیڤالێک ڕێکخراوەکەم فێستیڤالە ئامانج لەوەیە کە سەرنجی زیاتری گەشتیاران بەلای سەرچنارە ڕابکێشێت و ئەمڕۆ بتوانن بێن لێرە کۆمەڵی خواردنی کوردەواری کاری دەستی خانمان و ئەو کەسانی کە خاوەن پرۆژی بچووکن لێرە ئەم پرۆژانە پیشانی گەشتیاران بدرێت و پێیان بفرۆشرێت. من لەگەڵ خات و سەمیرە قسە دەکەم کە سەمیرە ساڵح یەکێکە لە ڕێکخەران و یان سەرپەرشتیاریان فێستیڤالەشە پێمان بڵێم فێستیڤاڵی ئێوە تا چەند هاندەرە بێت بۆ ئەوەی کە سەرنجی گەشتیاران ڕابکێشێت بۆ سلێمانی. بەڵێ بەخێراتنتانەکەم جەژنتان پیرۆز هیوادام ئەم ڕۆژێکتان جەژن بێ. ئێمە لێرە لە هاوین هەواری سەرچنارین فستیڤالێکمان ڕێخستووە بۆ زیاتر لە 6 خانم و پیا و هەتاوەکو تێکەڵەیەکی جوانی کولتوری کوردەواری بۆ گەشتیارانە بناسێنین کە سەردانی ئێراکەن. لێرەش کە لە هاوینەواری سەرچنارە ساڵانە گەشتیارێکی زۆر لە عەرب سەردانی عێراقا چونکە لۆکیشنێکی زۆر جوانە لە مێژەوە هەتا ئێستا سەرچنار لە ناو عێراقا بەگشتی ناوبانگێکی جوانی هەیە ینی هەم بە فێنکیەکەی هەم بە ئاوەکەی هەم کە ئەبینی تێکەڵەیەکی خەڵک لێ دارەکانی گەوران فێنکیەکی جوانی هەیە خەڵگێتە ئێرە ئێمەش ساڵانە لێرە فستیڤالەکەینەوە بۆ ئەوەی کە پێناسەی بوونیەتی کورد و کالەپوری و کارە کوردیەکانمان بەگەشتیاران بناسێنین. زۆر باشە هەستەکەن ئەمڕۆکە یەکەم ڕۆژە گەشتیاری عەرەبات و سەردانێری کرد. ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤالەکەمان دۆم ڕۆژی جەژنە
بەڵێ ماشەڵا خۆتان ئەبینن هێشتا خۆی عادەتی بەوەی کە ئێمە زانیاریمان هێش شەوانە گروپ زۆر ئەڕژێتە ئێرە بە گروپ ئەیان هێنن دەم و ئێوارە گروپەکان زیاکەن جارە هەتا سعادێکی شەو گروپ لێرە ئەڕژنە ئێرە و بۆ ڕسمگرتن بۆ بەسەربرنی کاتێکی خۆیان بەسەر بن لێرە بەڵام گەستەرنجبی زیاتر لێرە گەشتیارەکانمان عەرەبن لەوەی کە گەشتیارەکانمان کورد میانەوانی کە سەردانی کوردەکانی خۆمان سەردانی ئێرە بکەن چونکە پارکی زۆر کراوەتەوە لە سلێمانی بە خۆشحاڵیەوە شوێنی ترمان زۆرە سەیرانگامان زۆرە بۆیە ئەو لۆکەیشنەی کە بۆ عێراقی ماوەتەوە بۆ بەغایەکان ماوەتەوە بۆ عەرەب ماوەتەوە سەرچنارە بۆ زیاتر ڕۆکەنە ئێرە جا زریان لێرە بە درێژای ئەم ڕاڕەوانەی کە لێرە دانراوە ژمارەیەکی زۆری کاری دەستی و لە بەشی ئەو دیوەش با بڵێن بە نزیکەی 5 مەترێک خواردنی کوردەواری دانراوە و ئەو گەشتیارانەی کە دێنە ئێرە دەتوانن تامی خواردنی کوردی بکەن خاتم سڵاو لێبێ سڵاوبراکەم بەخێر سەرچە تۆ لەکوێوە بەشداری لەم وەڵام من لە شاری سنەوە لە ڕۆژەڵاتەوە بەشداریمان کردووە کوردستانەوە بەشداری هەستە چۆنەکە لە سلێمانی لە فێستیڤاڵێکی جەژنانەیە بەشداری کردو وڵا پێشەکی پیرۆزبایی جژنتان لێ دەکەم بەخێر من سەر و سەر چاو وڵا من زۆربەی جارەکان کە فستیواڵ دەکرێتەوە بەشداریەکەین بە ئاوێنەکاری ئیشی دەستە خەڵک تا چەندەم جۆرە ئیشی دەستانەی بەدڵە وڵا چون وردەکاریەکانیان زۆرە لێرەشتا ئەم ئیشە نییە ینی بەهایکی زۆری پێدەن سپاس بخوا باشە ئەمە تۆ بەچی بە ئاوێنە دروستیانەکەی ئەری وڵا ئەم ئاوێنانە من لە تاران دەیکڕم بە مترە بە خۆمان بە جامبەر وردیانەکەین و لەسەر سرامیکەکان چاکیەکەین زیاتر خەڵکی سلێمانی ئەم کارە دەستیان ناکڕیانە و گەشتیارانەی کە لە ناوچەکانی ناوڕاست و باشووری عراقێنەوە وڵا خەڵکی سلێمانی بە ئەم حەزیان لێ لە شوێن مۆمەکان و جێچکولتەکان بەس ئەوانەی وا لە جنوبەوە دێن لە بەغدا ئەوانەوە دێن زیاتر حەزیان لەم چرانە هەیە چراکان وا بەنەوت ئیشەکەن وەتام چرانە ئیشەکەن تەنها بۆ جوانی نییە نەوەڵا ئیشەکەن هەموویان یانێ هەموو شتەکان دەتوانی بەکاریان بێنی شوێن کلینکسەکان هەیە جێمۆمە چرایە کورسی قورئانە شوێن چکلێت و شتەکان هەمویان دەتوانی بەکاری بێنی یانی هیچیان بەسەر نای سپاسەکەم زریان لێرە 6 خاوەنکاری و خاوەن پرۆژەی بچووک لێرە بەژاریان کردووە ئەوانەی کە لێرە بوون زۆر حەزیان ناکرد لە کامێرا دەرکەون بۆیە خۆیان شوێنی کارەکان جێهێشتووە بەڵام بە درێژاییەم ڕاڕەوانەی کە دەکەونە ناو هاوینە هەواریان سەیرانگای سەرچنارەوە بەم شێوەیە کە پردانراوە یان شوێندانراوە بۆەوەی ئەو گەشتیارانەی کە دێنە ئێرە بتوانن لە نزیکەوە ئەو کاڵاوشمەکانە ببین و خۆراکە کوردەواریانە ببین و بیکڕن. سپاس ڕێباسی وا پێیان نێرمانکە لە سەرچنارەوە لەگەڵمان بوویت. بۆ زانینی ڕاستی و دروستی زانیاریەکان مۆگەیشتن بە وردەکاری ڕووداوەکان کورسات نیوز بکە بە سەرچاوی یەکەمت لە سەرجەم پلاتفۆرمەکانی کورسات نیوزەوە بەردەوام بینەری هەواڵ و زانیاری نوێبە. کورسات نیوز زۆرترین زانیاری. لە سلێمانی و دهۆکەوە ئەچم بۆ هەڵەبجە بەهۆی بوونی سروشتێکی جوان و ئاوهەوایەکی گونجاو ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەڵەبجە ئەکەن و کەرتی گەشتیاری ئەو ناوچەیە بێگومان بووە بە هۆکارێک بۆ بوژانەوەی ئابوووریەکەی و یەکێک لە سەرچاوەکانی داهات بۆ هاوڵاتیان سەرچاوی گەشتیاریە. بەپێی داتاکانی گەشتیاری هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاری لە پارێزگای هەڵەبجە هەیە و ساڵی ڕابردوو زیاتر لە 729,000 کەس سەردانی پارێزگاکەیان کردووە. ئەمانوێ باس و خواستێکی زیاتر بکەین دەربارەی هەڵەبجە لەبەرەوەی کە ئەم جێژنە جیاوازە بۆ هەڵەبجە بووە بە پارێزگا لە هەڵەبجەوە هەورامان جەلال و تەبێژی گەشت و گوزاری هەڵەبجە لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێراتن جەژنتان پیرۆز بێ پێمان بڵێن ژمارەی گەشتیارانی جەژن لە پارێزگای هەڵەبجە جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە گەشتیار ڕویان لە هەڵەبجە کردووە؟ بەڵێ زۆر سپاس ئەم کاتتان باش جەژنی بینەرانی کورسات باش. دیارە لە ماوەی ئەم دوو ڕۆژە ژمارەیەکی زۆری گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی ئێمە کردووە لە پارێزگای هەڵەبجە. ئەتوانم تەنهاوت پێ بڵێم ئامارەکان جێگەی دڵخۆشیەوە بە بەردەوامی تیمەکانمان سەرقاڵی وەرگرتنی ئامارن. من خۆم ئێستا کەمێک پێش ئێستا لەگەڵ تیمەکانە بووم لە ئەحماوا لە زەڵم لە
بیارە لە زۆربەی شوێنەکان بە بەردەوامی گەشتیار بە تایبەت لە ناوچەکانی خواروی عێراقەوە ڕویان لە ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەڵەبجە کردووە. ئەتوانم بڵێم تا ئێستا ئەوەی کە من لەگەڵ تیمەکانی ئامارە قسەم کردووە ڕێژەی هاتنی گەشتیار جێگەی دڵخۆشیە لە چاو ساڵانی ڕابردووە. کاک هەورامان بۆنەکان بە تایبەتی جەژنەکان پێشبینیە کرێت کە گەشتیار بە تایبەت لە ناوچەکانی تری عێراقەوە ڕوو لە هەرێمی کوردستان بکەن بێگومان هەڵەبجەش بە لە بەرچاوگرتنی ئەم پێشبینیانە ئایا ئامادەکاری کرابوو لە هەڵەبجە بۆ هاتنی گەشتیاران و پێشوازی کردنیان؟ بە دڵنیاییەوە ئامادەکاری زۆر باش کرابوو و جیا لەوەش ئێمە لە پلانی ساڵانەی خۆمان هەیە و لە جیا لەوەش لە بۆنە و فیستیڤالەکانە پلانی کتایبەتمان هەیە. ئەم ساڵیش پلانی کتایبەتمان داناوە و تیمەکانمان بە شێوەیەکی گشتی لەسەر جەم ناوچە گەشتاریەکان ئامادەییان هەیە و لیژنەی تیمی هەماهەنگی هاوبەشی دروستکراوە لەگەڵ دەستگا ئەمنیەکان لەگەڵ تیمەکانی تەندروستی لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی ئاسایش پۆلیس و تیمەکانی شارەوانی هەمومان پێکەوە لە ناوچە گەشتیاریەکانین وە پلانێکی تۆکمە دانراوە بۆ ئەوەی پێشوازی لە هاتنی گەشتیار و سەردانیکەران بکەین بۆ ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەڵەبجە. جیا لەوەش لیژنەکانی پشتینی بەڕێوەبەرایەتی گشتیمان بە بەردەوامی لەسەر جەم ناوچە گەشتیاریەکانە ئەگەڕێن و چاودێری نرخەکەن ڕێنماییان بە خاوەن شوێنە گەشتیاریەکان و لە ڕووی پاک و خاوێنیشەوە هەر حاڵەتێک هەبێ ئەوان ڕاستەوخۆ سزایەدەن و ئەوەی کە پێویست بێ لە پێدانی ڕێنمایی و ئەو خزمەت گوزاریانی کە لە ڕووی گەشتیاریەوە پێویستن بۆ گەشتیار کاتێک سەردانی گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانەکە هەموو ئامادەکاریەکی زۆر باش کراوە. کاک هەورامان جەنابەت وەکو هەڵەبجەیەک وەکو کەسێک کە کارەکەت پۆستەکەت معنایە بە گەشتیاری و هاتنی گەشتیاران بۆ هەڵەبجە پێ دوایە چی وە کوێ لە هەڵەبجە زیاتر سەرنجی گەشتیاران بەلای خۆیان ڕاکێشێت؟ پرسیارێکی زۆر قورسە. ئێمە لە هەڵەبجە هەموو شوێنێکمان گەشتیاریە ناتوانم تەحدیدی کەم بڵێم ئەو شوێنە بە دیاریکراوی زۆرترین گەشتیاری بۆیێت لەبەرەوەی زۆربەی شوێنەکانی هەڵەبجە شوێنی گەشتیارین و ئێمە بەدەر لەو 36 ناوچەیەش کۆمەڵێ ناوچەی دیکەمان هەیە بەڵام لە ڕووی گەشتیاریەوە تا ئێستا نەمانتوانیوە سوودیان لێوەرگرین بەڵام ئەوەی کە هەیە گەشتیاران زیاتر ڕوو لە هاوین هەواری ئەحماوە سەرچاوی زەڵمەکان و لەگەڵ بیارە تەوێڵە چاوک ئاوی گەنجانی خوڕماڵ مزگەوتی گەورەی خوڕماڵ ئەمە لە وەرزی هاوینە زیاتر گەشتیاران ڕوو لە ناوچانەکە نەجینا لە وەرزەکانی کە ناوچەی نەورۆڵی ڕیشێن و زۆربەی شوێنەکانی کە سەرگەت هانەی دێن شەڵواندەر زۆربەی شوێنەکان گەچینە ئەمانە گەشتیارێکی باش سەردانیەکات بەڵام بۆ خۆتان نەزانن لە وەرزی گەرمایە زیاتر گەشتیاران ڕوو لە تەوێڵە و بیارە و لە هاوین هەواری ئەحماوە سەرچاوی زەڵم و چاوگەکەن زیاتر لەگەڵ ئاوی گەنجانی خوڕماڵ و مزگەوتی گەورە. بێگومان ئاو هەوای هەڵەبجە زۆر سازگارە هەر خۆی گەشتیاران ڕائەکێشێت بەڵام جگە لەم سەرچاوە لەم نعمەتە سروشتیانە کە هەڵەبجە هەیەی وەکو پلان هیچ پلانێکەیە بۆ ناساندنی زیاتری هەڵەبجە و ڕەگەزە گەشتیاریەکانی بە گەشتیارە ناوخۆی و دەرەکیەکان؟ بە دڵنیاییەوە پلان هەیە بەڵام ئێمە ئەوەی گرفتە لە بەردەمی ئێمەیە ڕەنگە نەمانتوانی بە شێوەیەکی باشتر بە بازاڕکردن بکەین بۆ ناوچە گەشتیاریەکانمان ئەویش نەبوونی بجەیەکی پێویستە لە بەردەستمانە بۆ خۆتان نەزانن قەیرانی دارایی یەکێک بۆ لە هۆکارەکان کە نەمانتوانیوە بە شێوەیەکی باشتر بە بازاڕکردن بکەین بۆ ناوچە گەشتیاریەکان بەڵام ئەوەی کە هەیە ئێمە هەموو جوود و هەوڵێکی خۆمانیاوە بۆی بتوانین بە بازاڕکردنێکی باشتر و بە شێوەیەکی باشتر و جیاوازتر ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە بناسیێنین و من ئەمەوێ بە ئاماژە بەوەش بکەم ئێمە ئەمساڵ بیارەمان وەکو گوندێکی گەشتیاری لەسەر ئاستی عێراق کاندی دەبەوەی لە ئاستی جیهانە وەکو ناوچەی گوندێکی گەشتیاری بناسیێنرێت و دیارە ئەمەش بە ناساندنیشی کاریگەریەکی باشیە بێت لە سەرکەتی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە هەوڵیشمان داوە لە ڕێگەی یوتوبەرەکان لە ڕێگەی بلوگەرەکان و لە ڕێگەی کۆمپانیەکانی بە بازاڕکردنەوە بە بازاڕکردنێکی باش بکەین بۆ ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەڵەبجە وەگوتم قەیرانی دارایی ڕەنگە وەنەبوونی بودجەیەکی باش بۆ بابەتە ئەو ئاستەنگەی بۆ دروست کردوین ئایگینایەم وەکو خۆمان هەموو هەوڵێکمانیەوە هەموو جودێکی خۆشمان خستۆتە گار و ئەمەش نەبووەتە ڕێگر بەڵام
ئەگەر بودجەیەکی باشترمان لە بەردەستا بێ زیاتر دەستکراوەترە بین بۆی بتوانین هەموو ناوچە گەشتیاریەکان بە شێوەیەکی باشتر بناسیێنین. کاک هەورامان بە دیاریکراوی لەم ڕۆژانەی جەژناوە هاتنی گەشتیاران بۆ هەڵەبجە وای کردووە کە بازاڕەکان بجوڵێن بە دیاریکراوی هاتنی گەشتیاران بۆتە هۆیەوەی کە هاوڵاتیانی هەڵەبجە زیاترین سوود ببینن و بازاڕەکانیان جوڵەیەک بخۆیەوە ببینێت. بە دڵنیاییەوە تۆ لە ناوچە گەشتیاریەکانە ژمارەیەکی زۆر هەلی کار ڕەخساوە بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە و خەڵکی ئەو شوێنانی کە ناوچەی گەشتیاری لێە و بە دڵنیاییەوە بۆتە سەرچاوێکی داهاتیش بۆیان و ئەتوانم بڵێم کەرتی گەشتیاری لە پارێزگای هەڵەبجە بۆ کارێکی باش بۆ لە ڕەخساندنی هەلی کار و لە دابینکردنی داهاتی بەشێکی زۆری ئەو کەسانەی کە لەوێ کارەکەن و بیریشمان نەچێ ئەم ناوچە جیاوازە گەشتیارانی کە لە پارێزگای هەڵەبجە هەن ساڵانە ژمارەیەکی زۆر دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و خەڵکێک گەنجانێک کە بێکارن هەلی کاری بۆ ڕەخساندون و ئەتوانم بڵێم کەرتی گەشتیاری داهاتێکی باشی لە پارێزگای هەڵەبجە دروست کردووە بەتایبەت بۆ خاوەن شوێنە گەشتیاریەکان و خانە باخەکان و ئەو شوێنانی کە شوێنی گەشتیارین بەڵام ئێمە لە هەڵەبجە گرفتی هۆتێلمان هەیە گرفتی مۆتێلمان هەیە گرفتی شوێنی مانەوەمان هەیە و ئەو شوێنانی کە لە پێویستن بۆمانەوە وەکو پێویست نین لە پارێزگای هەڵەبجە من ئێمە هەموو هەوڵ و جۆدێکی خۆمانیاوە لە ڕێگەی وەبەرهێنانەوە بێ یان لە ڕێگەی ژووری پیشەسازی هەڵەبجەوە لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە بێ یان لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بێ ژمارەیەک هۆتێل و مۆتێل لە پارێزگای هەڵەبجە زیاد بکەین ومێ دەکەین بتوانین لەم ساڵا بتوانین ئەو گرفتە چارەسەرکەین و شوێنی مانەوەی زیاتر لە پارێزگای هەڵەبجە دروستکەین کە بێگومان سەرچاوەیەکی باشی داها دەبێ بۆ پارێزگای هەورامان ئاماژەت بە شتێکی باشدا وتت کێشەی هۆتێل و مۆتێل و شوێنی مانەوە هەیە لە هەڵەبجە ئەمانە هەمووی ژێرخانی کەرتی گەشتیاری و پەرەپێدانی کەرتی گەشتیارین ئەمێ بزانم هەڵسەنگاندنتان بۆ جادەوبان و کەرتی گواستنەوە چۆنا لە هەڵەبجە کە ئەمەش دیسان ژێرخانێکی ترە بۆ کەرتەکە. ئێمە زۆربەی شوێنە گەشتیاریەکانمان گرفتی هاتوچۆمان نییە ئۆتۆمبیل بەباشی ئەتوانێت بگاتە شوێنە گەشتیاریەکان و گرفتێکی ئەوتۆ بۆ گەشتنی گەشتیار بە ناوچە گەشتیاریەکان دروست ناکە بەڵام بەشێک لە ناوچە گەشتیاریەکان بۆهۆی تەسکی ڕێگاوبانەکەەوە قەرەباڵقێکی زۆرە بێ یان لۆدێکی زۆر لەسەر ڕێگاوبانەکان دروستەکە خۆشبەختانە ئێمە ئەم ساڵتوانیمان بۆ لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزایەکێک لەو گرفتانە چارەسەرکەین کە ئەویش گرفتی ڕێگای ناوگوندی زەڵم بوو دوێنێەوە ڕێگاکە بە ڕووی گەشتیاران کراوەتەوە و ئاستەنگە نەماوە بەڵام لە سەیرانگای ئاوێسەر و تەوێڵە پێویستمان بە فراوانکردنی ڕێگاکە هەیە و ڕێگاکە لۆدێکی زۆری لەسەرەوە قەرەباڵخێکی زۆر دروستە بێ بەهۆی تەسکی ڕێگاکەوە و ئومێد دەکەین لێرەشەوە من داواکارم لە وەزارەتی شارەوانی و لە ڕێگەی داواکارم لە دەستەی گەشت و گوزار و لە پارێزگای هەڵەبجە ئەو گرفتەمان بۆ چارەسەرکەین و ئێمە هەوڵی خۆمانیاوە بۆ ئەوەی ئەو گرفتش چارەسەرکەین ئومێد دەکەم بتوانین لەم ساڵا ئەو گرفتش چارەسەرکەین و ئەو بەڕێزانە ئەمانگ و هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین ساڵانە ڕێژەی هاتنین گەشتیار بۆ پارێزگای هەڵەبجە بەرزکەینەوە و بتوانین بە نزیکەی ملیۆنێک پێشوازی لە هاتنین گەشتیار وە سەردانیکە بکەین بۆ پارێزگای هەڵەبجە. هەورامان جگە لە ناوچە گەشتیاریەکان ئایا هیچ فێستیڤاڵێک یان بازارێکی کاتی لە هەڵەبجە ڕێک خراوە بۆی کە هەم گەشتیار ڕاکێشێت و هەمیش فرۆشیاران بتوانن سوودی لێ ببینن؟ بە دڵنیاییەوە ئەم ساڵ کۆمەڵک فیستیڤاڵی جیاواز کراوە یەکێک لەو فیستیڤاڵانە فیستیڤاڵی گژوگیا بەهاریەکان بووکە لە قەزای خوڕماڵ کراوە و با بڕیاریشە لە مانگی هەشت فیستیڤاڵی هەنجیر بکرێ هەر لە قەزای خوڕماڵ هەروەها فیستیڤاڵی هەنار یەکێکە لەو فیستیڤاڵە گرنگ و باشانەی کە لە ڕووی گەشتیاری و لە ڕووی گەشت و کاڵیەوە کاریگەریەکی باشی هەبووە لەسەر کەرتی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە و پلانیشمان وایە کۆمەڵک فیستیڤاڵی جیاوازتر بۆ ئەم ساڵ لە پارێزگای هەڵەبجە جێبەجێ بکەین ئیشەئەڵڵا ئەگەر هیچ ئاستەنجێک دروست نەبێ و لە پلانمانایە کۆمەڵک فیستیڤاڵی جیاوازتر لە پارێزگای هەڵەبجە بخینە بواری کارکردنمانەوە لەوانە فیستیڤاڵی کەلتوری و فیستیڤاڵی خواردن
و کۆمەڵێک فیستیڤاڵی جیاوازی دیکە کە گرنگێکی تایبەتیان هەیە لە ڕووی گەشتیاریەوە لە پارێزگای هەڵەبجە. سپاس هەورامان جەلال و تەبێژی گەشت و گوزاری هەڵەبجە کە لە هەڵەبجەوە لەگەڵمان ئامادە بوون. هەر لە هەڵەبجە ئەمێنینەوە بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی هەڵەبجە بە کورساد نیوزی ود ئەم ساڵ زیاتر لە 15 ملیار دینار پرۆژە لە هەڵەبجە ئەنجامەدرێت. ئەشڵێت ئەم ساڵ بۆ پارێزگای هەڵەبجە ساڵی تەواوکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان و گەشە سەندن ئەبێت و بەشێک لە پرۆژەکان کە 10 ساڵە کارکردن تایە ڕاگیرا بوو بەگەڕخراونەتەوە. لە ڕاستیە خۆشببختانە بە بوونی پارێزگای هەڵەبجە بەقەدەر ئەم ساڵ پرۆژەی تیانە بووە و هەموو پرۆژەکانیش لە بواری قیر و شۆستە و ڕێگەوبان و ئاوەڕۆ و کارەباوام بەعام قسە بکەم لەسەر هەموو وەزارەتەکان و تەنانەت سەوزایی چکە ساڵانێکی زۆرە پرۆژای باخچە دروست نەکراوە. بنمونە لە سیروان پرۆژەمان هەیە کە هی 10 ساڵەمە و بەرە دەست بەکار بووەتەوە. ئەم پرۆژە هینا و بازارەکەیەتی ساڵانێکی زۆرە خەڵک داوایەکەن و هەروەها باخچەی تایە هەروە لە خورماڵ پرۆژەمان هەیە دەست بەکار بووەتەوە کە 10 ساڵە خەڵک چاوەڕێیەکە خۆشببختانە ئێستا لە کارایە نزیکی 10 ملیار بای 10 ملیار پرۆژەمان حالیان لە کارایە و بە ڕێژەش بڵین نزیکی 8 پرۆژەیە. و هەروەها لە محافەزەش بەم نزیکانە مەجموعەیەک پرۆژە ڕاگەیەنرا کە ڕەزامەندیاتۆتەوە نزیکی بای 5 بۆ 6 ملیار لەوێش پرۆژەمان لە بواری تەندەرینایەوە و شارەوانیەکان. لە بازاڕەکانی پارێزگای کەرکووک چەندین دوکانە بینرێت کە جۆرەها بەرهەمی سپیایی خۆماڵی ئەفرۆشن. هاوڵاتیەک نزیک 50 ساڵە لە ناو بازاڕی ڕەحیماوەی کەرکووک فرۆشیاری بەرهەمی سپیاییە هەموو جۆرە بەرهەمێکی هەیە و ئەڵێت ئێستا هاوڵاتیان گرنگی بە کڕینی بەرهەمی خۆماڵی ئەن. زۆر شارەزایانە و پسپۆڕانە باسیەوە کات کەی هەرزانە بێت کەی گرانە بێت و کام بەرهەمە کەی نامێنێت. لە بازاڕەکانی پارێزگای کەرکووک چەندین دوکان دەبینرێت کە جۆرەها بەرهەمی سپیایی خۆماڵی دەفرۆشن. خواستی هاوڵاتی لەسرە بۆتە داهاتێکی ئابووری باش هەم بۆ خاوەن ئاژەڵ و هەم فرۆشیارەکانیش. سەعید ڕەحمان نزیکەی 50 ساڵە لە ناو بازاڕی ڕەحیم ئاوای کەرکووک فرۆشیاری بەرهەمی سپیاییە هەموو جۆرە بەرهەمێکی هەیە. دەڵێت ئێستا هاوڵاتیان گرنگی بەکڕینی بەرهەمی خۆماڵی دەدەن. ساڵی 75 ئێمە لێرەین بگرە من لە باوکمەوە بۆ ماوەتەوە و ئیستاش من تقریبەن ئاوازم هێناوە مناڵی منوا لێرەیە برای منوا لێرەیە ئەمە بەرهەمێکی خۆماڵی بوو باو بوو هەر لە منتیقەی خۆمانە و لە کۆمەڵگاکە ئێمە وەختی خۆی کاتی ئێمە بەعینی هەر پەنیر هەبوو و ماستە بوو و لۆر هەبوو و سەرتێژە و شتانە بەروبوومی خۆمانی دەیەکانی و کوردستان و بە ناوچەی ئێمە ناوچەکەی خۆمان وەکو تەرەفی خۆمان لە کەرکووک لە ساڵی لە شوان بۆماناتوە ئەو کاتی کە مەڕ زاوزێکا و شیری زۆرە بێ ئەو کاتە ئەکیت دابەزینێک بە خۆیادینێ. ئێستا لە دوای ئەوەی کەوە دەغڵە دوورێتەوە و ماستی مەڕ تقریبان بە بۆنەی پەرێوە زیادەکە دوای 15-20 ڕۆژتر نامێنێ ئەکید نامێنێ و 28 بێت زۆر بە کەمی وەکو نرخش ئەبێت ئەگەر بەهار بە 3000 بێت ستڵێک ئێستا لە 6000 کەمتر نییە. جۆرە جیاجیەکانی ماست و پەنیر و کەرە و قەیماغ و بەرهەمە سپیایەکانی تریش ئاژەڵدارانی گوندەکانی دەوروبەری کەرکووک بەرهەمی دێنن و لە بازاڕەکان ساغی دەکەنەوە. فرۆشیارەکان دەڵێن خەڵکی ئێستا گەڕاونەتەوە بۆ خواردنی بەرهەمی خۆماڵی بەراورد بە بەرهەمی کارگەکان. ئێمە شتەکانمان هەمووی خۆماڵیە پەنیرە لۆرە کەرەیە دوێ ماستە ئەوانە هەمومان خۆماڵی هەمووی لە دەشتەوە بماندی ئێمەش معامل ناکەین هەمووشی لە ماڵەکانە بماندی وەک هینجاران دروست دەکرێت خەڵک ئێستا خواستێکی زۆر لەسەر ئەو بەرهەمە خۆماڵەکانەکە. وڵات ساریان زۆر باشە الحەمدولیلا سوپاس بۆخوا حالیان ماسی مەڕ 5000 باش هەموو ساڵ ئەو سارانەیە. خەڵک چۆنێ خواستی لەسەر ئەم بەرهەمانە خواسیستە خەڵک زۆرتر بەرهەمی خۆماڵیەکرەوە لە معمل خەڵک گەڕاوەتەوە پێشە خەڵک زیاتری معملێک کرد بەڵام ئێستاکانە خەڵک ڕۆنی کوردیە کرێ کەرەی کوردیە کرێ خەڵکە زۆر یاڵکەی خۆمانە ئەو تشتانە ئێستا خەڵک زیاتر بەکارێنێ. بەوتەی ئەو کەسانی فرۆشیاری بەرهەمە سپیایە خۆماڵیەکانن
ئێستا گوندە کوردیەکانی سنووری پارێزگای کەرکووک توانیویانە بەرهەمی خۆماڵی سپیایی پێویست بە شارەکە بخەنە بازاڕەوە. زۆر جار بەرهەمەکان بۆ شارەکانی خواروی عێراقیش دەنێردرێت. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، کەرکووک. کە جەنگ بەرۆکی بە وڵاتێک گرد و ژێرخانەکان زیانیان بەرکەوت تەنانەت دوای ئەوەی کە ئاشتەوایش دروست بوو سەقامگیری ڕوو لە وڵاتە کرد هاوڵاتیان ژیانێکی دوور و درێژ پڕ لە کێشە و ئاستەنگ بەڕێیەکەن. باسی ڕۆژاوای کوردستانتان بۆ کەم بە دیاریکراوی قامیشلو. بەرزبوونەوەی نرخی ئامپێری مۆلیدا لە شاری قامیشلوی ڕۆژاوای کوردستان نیگەرانی هاوڵاتیانی ئەو ناوچەی لێکەوتوەتەوە. داوا ئەکەن ئیدارەی شارەکە سوتەمەنی بۆ مۆلیدەکان دابین بکەن و لەو ڕێگەیەوە ڕێگری بکەن لە بەرزبوونەوەی نرخی کارەبا. یەکێک لە هاوڵاتیانی قامیشلو قسە بۆ دارا بەرەکات ئەکات پەیامنەری کورسات نیوز لە قامیشلو ئەڵێ کە کارەبا پەیوەندی بە خۆشگوزەرانیەوە نییە، پێداویستێکی سەرەکیە و داوای چارەسەری گرانی نرخی کارەبا ئەکات. پشتی وێ کۆمجیڤینا گۆهاتبوو ئەنجامدان نابەرە شارەداریە گەل ئا باژارێ قامشلۆ و خودیên ژینیتۆران شارەداریە باژارێ قامشلۆ بریارە دەستنیشانکردنا نرخê ئەمپێرە دەرخست گۆ یەک ئەمپێرê 8 ساعتان بێ 12,000 لیرên سوورîne û yek ئەمپێرê yê 16 ساعتان bi 88,500 لیرên سوورîne û yek ئەمپێرê yê 24 ساعتان bi 165,000 e û ev biryar bûcê dilgiraniyê li jem tavaya xelkên bajarê Qamşlo. يا جماعة ام هيفي كيش وتكرني اي ادارة ذاتي يوميا ويروشكي نيفيش هاي نيفي مهي ويرابن وبين ولا مازوت بهابويا ولا نزاش بهابويا وامبيرا جامبيرا هر امبيرا كنا صدو 65,000 يك ودي امبيرا اشكرا بكشين يا جماعة. كهرباء نتشتكي رفاهية، كهرباء تشتكي إجبارية، تشتكي عالم بيجبوكا إجبو برادي خوا إجبو ضوكي وكيل رفاهي أف جماعتي فاي خوي مولدا دكتاتورية تكين استقلال تكين إجمرا مخارن. ولاتيان باجير دبيجين دافين كلنا إلكتريكي أركك لسر ملي حكومتي وقد نەگرێ دایی بە حال خۆشیێ و دەوڵەمەندیێ و پێویستە ڕێڤەبەری مازۆتا ژینیتۆران دابین بکە ji بۆ گۆ وڵاتی نەکەڤن ناو لەپ و کەیسەبازیە خودیên ژینیتۆران. یاخی بەس ئەم عالم بر هەلاکەتێ ئەم هێوی دکن ئەم ڕەجایش وە دکن سارا ئاڤان ئەپێرا بەحەد دینن و بەرا بەس ئەم ملەتەیە وەشەوتان ام لسر بحر مازوتيني هون مازوتي بهادكن فان امبيرار حجم قضيه مولدار سعري بحددين ارزان بكن وبرا حقي امبيرا ارزان بكن ملت نما كاري والله شعب نما كاري بلي ما قصري امبير ام 14 دولار ابد خمناك لا مشكله امري مش خدي علما انه ملت كلكي فقير وام فقير ما امشي ملت ما امشن بجيلكم كرن حيجدا ما قوشتا حيجدا مشونا ما قوجوا بري $1 دولار حرام بيرك بينا هون بري سوري بدن ام جبردي شي تخسروا ام جبردي لينو ام دولار دا كتيه دا كتي جام دور دي خسروا ام دور دي خسري انها حرام بيرك 165,000 جمستندن جوان کێشە و ئاستەنگیên herî mezin yên gotêne pêşiya welatiyan li Rojavayê Kurdistanê dabînkirina elektrîkê ye ji ber tênebûna elektrîka niştimanî û keysebaziya xwediyên jînîtoran. Dara berekat Kurdsat News Qamşlo. لە ڕۆژاوای کوردستان و سووریاوە ئەچینە تورکیا لە دووەم ڕۆژی جەژن بێگومان لە تورکیا شەو پەیامنێرمان لەگەڵە بێ لە دووەم ڕۆژی جەژنی قوربانە گەشتیارێکی زۆر ڕویان لە تورکیا کردووە ئۆتێل و شوێنە گەشتیاریەکان پڕبوون لە گەشتیار و جمەیان دێ. کاپادۆکیا، ماردین، ئەنتالیا، ئێزمیر و موگلا ئەو شوێنانن زۆرترین خواستیان لەسەر و گەشتیارێکی زۆر ڕووی لەو شارانە کردووە. جەژنان خواست لەسەر هەندێک بەرهەم بەرزە بێتەوە بەپێی کولتور و دابوونەری
فرید لە هەر شوێنێک بەرهەمێکی جیاواز خواست لەسەری زۆرە بێت یەکێک لەو بەرهەمانە شیرینیە بە تایبەتی لە تورکیا هاوڵاتیەکی زۆر ڕوو لە کڕینی ئەکەن. سەرۆکی کۆمەڵی بەرهەمهێنەرانی شیرینی و خواردەمەنیەکانی تورکیا ئەڵێت لە ڕۆژانی جەژن خواستێکی زۆر لەسەر خواردنی شیرینی دروست بووە و پێشبینی ئەکرێت خواردنی جۆرە جیاوازەکانی شیرینی ڕۆژانە بگاتە نزیکەی 1750 تۆن. پەیامنێرمان فەرهاد یەشار لە ئیستانبوڵەوە لەگەڵمانە. فەرهاد سڵاوت لێبێ، جەژنت پیرۆز بێ، باسێکی گەشتیاری تورکیامان بۆ بکە، باسی قوربانیکردنمان بۆ بکە لە تورکیا و باسێکی بەرهەمی شیرینیشمان بۆ بکە بزانین چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە. بله زێرانێژی سپاس کم جەژنەتە و خەلکی کوردستانی پیرۆز دکم. بله وەکی تژ گوتی شیرینایی تورکیەدا gelek zêde tê xwarin ji ber ku tê hezkirin jî li Tirkiyê cure bi cure şîrîneyê henin her wiha yê herî zêdetir tên xwarin jî em dikarin bêjin şîrîneyên ku di mal de hatine çêkirin ji ber ku derva zêde şîrînayî gelekî biha bûye wekî tê jî amaje kir gelek zêde hatiye firotin lê eva li gorî salên borî hinekî kêm bî em dikarin bêjin ji ber ku xelk şîrînayî de êdî di mala xwe de jî dikir berê de jî di mala xwe de jî dikir êdî her ku çe zêdetir di mala xwe de jî dikin. Ev bo xelkê Tirkiyeyê bo cejnan gelekî girîng e ji ber ku her cej beriya ku bimîne rojek di roj cen xelk amadekariya ku şîrînayî dike û şîrînayî dikirin û di mala xwe de çêdikin û sibêzî ji radibin piştî taştî bi şîrîniyayê dest bi cejna xwe dikin û paşê derbasî malên xelkê dikin dema çin malê din jî bi şîrîniya şîrînî pêşkêşî hevde dikin. Ji ber wê şîrîniyê hem zêde tê firotin hem zêde tê mal da tê çêkirin bo wî jî bo gelek cihekî gelekî girîng digire bo xelkê Tirkiyeyê û zêdetir jî tê firotan. Di her awayekî dema tu kuçeyên Stenbolê de digerî her derê de rastî cihek û şîrîn tiştê ku şîrîn difroşin rastî wana tê ye her wiha û qehweyên ku bi şîrînayê tên çêkirinê û gelek vexwarin tiştên ku vexwarinê bi şîrînayê tê çêkirin ev gelek zêde tê hezkirin em dikarin bêjin di Tirkiyê û her wiha germahiyan da jî gelek şîrînayê ku sar tên çêkirin û ew zêdetin tên vexwarin ew jî hinekî millet bi kêfa millet tê tîne jî ji ber ku dema germê da jî zêde em dikarin bêjin şîrînayê li Tirkiyeyê zêdetir tê vexwarin û li Tirkiyeyê kesên ku li derve tê geştiyar tên Tirkiyê jî bi cure bi cure şîrînayî dema dibînin gelekî û bala wan jî dikişîne ji ber ku ew cihek û her zêde tê firotan jî em dikarin bêjin weke ez niha Sultanahmetê me li Sultanahmetê jî tê firotan li vê derê restorantê vê derê tên firotan li Eminönü weke Sirke jî divan dere de jî gelek cihên wana henin û tên firotan û li aliyê Beyoğlu'yê de aliyê cihên ku herî zêde geştiyar tên Stenbolê weke Sultanahmet, Beyoğlu û Eminönü û Sirke jî divan dere da di her kuçe serê her kuçeyê da an jî di kuçeyek da 4-5 cî dikarî bibînî ku wê derê şîrînayî weke loqum têne firotan loqumên Entebê lê wan dera yên Adıyaman, Semsûrê wan dera têne vê derê û zêdetir jî bala xelkên geştiyar yên ya Ewropayî dikişîne û yên her wiha yên rojhilata navîn de jî têne vê derê ew ne zêdetir mesela piştî xwarinê herî zêde şîrînayî tê firotin û şîrînayên ku cure bi cure di restoranta de hene ew ne mesela pêşkeş dikin ew zêdetir tê xwarin em dikarin bêjin di hotelan de jî em dikarin bêjin gelekî berfireh cihên şîrînayî û di menüya wan de jî gelekî cihekî girîng digire û her wiha di hotela û baran da jî em dikarin bêjin şîrînayî li her awayî di jiyana xelkên Tirkiyeyê de her derî de em dikarin bêjin. سپاس فەرهاد یەشار پەیامنێرمان لە ئیستانبوڵەوە کە لەگەڵمان بوویت. جژنی قوربان خواست لەسەر ئەو ئاژەڵانش زیا ئەبێت کە بۆ قوربانی ئەشێن نرخی ئاژەڵ بە پێی وڵاتان بەرزی و نزمی بەخۆیەوە بینێت لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر بە پێی تێچووی بەخێوکردن و گەورەکردنی ئەگۆڕێت. هۆکارەکانی جیاوازی نرخی ئاژەڵ لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر بریتین لە جیاوازی نرخی ئالیک و ئالیف و دەرمان و چارەسەری نەخۆشیە ئاژەڵیەکان و دەستی کار و یاسای گومرگ و ژمارەی ئاژەڵ و ئاستی بژێوی هاوڵاتیان هەموو ئەمانە نرخی ئاژەڵ لە وڵاتە جیاوازەکان
دیاری ئەکەن. لێرە باسی چەند وڵاتێک دەکەین نرخی مەڕێکی مامناوەند کە بۆ قوربانی بشێت لە وڵاتە جیاوازەکان لێرە ئەخەینە ڕوو بابزانێکین لە چه وڵاتێک قوربانی بکەی گرانترەکەوێت لەسەرت و لە چه وڵاتێک هەرزانتر ئەکەوێت. لێرە بەپێی ئەم ڕیزبەندیە کە ئەتوانی ببینین فەلەستین لە نێوان ئەو وڵاتانە کە هەڵمان بژاردەوە بێگومان وڵاتانێکی دووریش نین لە ناوچەکەیان یەک دانە مەڕی ئاسایی کە بۆ قوربانی بشێ بە $850 دوای ئەو جەزایرە کە بە $755 لیبیا لە ڕیزبەندی سێمایە یەک دانە مەڕی مامناوەند بڵین لاواز و نەقەڵەویش بە $640 کوێیت بە $488 سعودیە بە $466 لە ئیمارات بە $462 دیارە لەم وڵاتانە جیاوازیەکی وای نیە دوای ئەو لوبنان دێ کە بە $400 عێراقیش مامناوەندە لە نێوانە وڵاتانەیە نرخەکەی نا گرانە و نە هەرزان کە مەڕێکی وەگوتم مامناوەند کە بۆ قوربانی بشێ بە $381 لە عێراق دوای ئەو ئەمان دێت کە بە $364 قەتەریش جیاوازیەکی وای نییە بە $356 ئوردن و تونسیش نرخەکەیان لێک نزیکەون ئوردن بە $352 و تونس بە $351 میسر تقریبا $50 جیاوازی هەیە لەگەڵم دوو وڵاتە بە $302 موریتانی و سووریا و سوودانیش لە ڕیزبەندیەکانی کۆتاییە دێن کە بە هەرزانترین نرخ دەست دەکەوێت بۆ قوربانیکردن و دیارە هۆکاری ئەوەی کە یەکێک لە وڵاتانە کە سعودیا بۆ قوربانیکردن ئاژەڵی لێوە هاورداکات سوودانە هەرزانی نرخەکەیەتی بەراورد بە وڵاتانی دیکە. بەم جۆرە و بەم بابەتە پەیوەندیدارە بە قوربانیکردن و بە حەجەوە ئێمەش کۆتایی بە هەواڵە ئابوووریەکانمانە هێنین دیسانە و پیرۆزبایی جەژنی قوربانتان لە یەکەم هیوادارم ڕۆژانێکی زۆر باشتر لە ڕێی هەموو کوردێک بێ لە هەر چوار پارچەی کوردستان هەر شاد بن.